بەڕێوەبەرەتی ئاوی سلێمانی دیارە ئاگاینامەیەکیان بەڵاو کردێتەوە بۆ لێخۆشبوونی 115 قەرزی ئاوی هاوڵاتیان و شوێنە بازرگانیەکان لەگەڵ زۆر بەڕێز ئامانجەلال وتەبێژی بەڕێوەبەرەتی ئاوی سلێمانی گفتوگۆکەم بزانم ئەم بڕیارە لەکەیەوە دراوە چۆنە ناوەڕۆکی کاک ئامان سوپاس بۆم دەرفەتە ئاگاینامەکەتان ڕاگەیاندووە کە ئاڵێن 115 قەرزی ئاوی هاوڵاتیان و شوێنە بازرگانیەکان خۆشە بن ئەمە لەکوێوە؟ ئەم بڕیارە بۆ چەندین جار درێژ کراوەتەوانێم بڕیارێک بڕیاری وەزارەتی شارانی و گەشتوگوزارە لە دەی چوارەوانێک بۆ ماوەی مایەک بۆ کۆتا جارۆک و بە ئێمە ڕاگەیاندراوە بۆ ماوەی مای تا دەی پێنج ئەم قەرزە لەسەر هاوڵاتیان لە 115 لێ خۆشە بێت. ئێمەش جاوا لە هاوڵاتیانەکەین کە بۆ ئەوی لە بەرژەوەندی خۆیان بێن سەردانی بنکەکانی بەڕێوەبەرەتی ئاوی سلێمانی بکەن یا هەموو شار و شارۆکانی ترکە ئەم بڕیارە بۆ هەموو هەرێمی کوردستانە بێن سەردانکەن بۆی سودمەند بن لەو بڕیارە. بەدەنگۆچوونی هاوڵاتیان چۆنە بۆم لێخۆشبوونی قەرزە دێن؟ لە دوای ئەو بڕیارەوانێ هاوڵاتی زۆر سەردانی بنکەکانەکان ئێمە لە شاری سلێمانی هاوڵاتیان نەکەونە باڵەخیەوە لە دوای ئەو بڕیارە هاوڵاتێکی زۆر سەردانی بنکەکانیان کردووە و بۆ ئەوی سودمەند لەو بڕیارە. هەژدە بنکەر سەر بە بەڕێوەبەرەتی حکومی یاخود کۆمپانیا؟ ئەو هەژدە بنکەیە سەر بە بەڕێوەبەرەتی ئاوی سلێمانی سەرپەرشتیان دەکات، بەڵام کۆمپانیاشی تایە ئەو کۆمپانیا شێوانێ پارەی ئاوەکان وەرەگرن. داتا ئامارێک هەیە کە هاوڵاتیان و شوێنە بازرگانیەکان چەندە پارەی قەرزاری ئاوی بەڕێوەبەرەتی؟ وەڵا هاوڵاتیان لە ئێستا داوای ڕاستی بێ داتاکی وان لە بەردەستانیە، بەڵام هاوڵاتیان پارەی زۆری پارەی ئاو قەرزارن کە نایان هێناوەتەوە. نازانم ئەگەر دوای ئەم چاوپێکەوتنە بۆتان وەرەگرم داتاکە کە چەندێک پارەی ئاو لای هاوڵاتیانە. ئەم دەرفەتا قۆزینەوە بۆ پرسی پێوەری ئاو کە ماوەکانی ڕابردوو چەند جارە درێژ کرایەوە مۆڵەت درا بە هاوڵاتیان و شوێنە بازرگانەکان کە پێوەری ئاو بەستنیسا و پرسە بەکوێ گەیشتووە تەواوی شاری سلێمانی بەنسبەت پێوەری ئاوانێ ئەویش چەند جارێک درێژ کرایە لە بەرەوەی هاوڵاتیان ئەو هاوڵاتی کە پێوەری ئاوی نەبەستووە لە بری نەبەستنی پێوەری ئاو ماگانە 8,000 نادیان بۆ ئەهاتەوە بۆ ماڵەکان بۆ شوێنە بازرگانەکانی 200,000 نار لە بڕی نەبەستنی پێوەری ئاو. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان چەند جارێک ئەو بڕیارەی درێژ کردەوە کۆتا بڕیاریش 25 ئەو بڵێن تا 25 ئەو بڕیارە درێژ کراوەتەوانێ بۆ شارەکان کەم کراوەتەوە بۆ 20,000 دینار بۆ قەچانەحەکانی چم کراوەتەوە بۆ 10,000 دینار لە ماڵەکە. لە دوای ئەو کاتەوانێ و بەروارەوە ئەگەر هاوڵاتیان پێوەری ئاویان نەبەست بێت ئەکەوێتەوەی کە ماگانە 8,000 دینار بۆ ماڵ و 200,000 دینار بۆ شوێنی بازرگانی لە بری نەبەستنی پێوەری ئاویان بۆ بێتەوانێ.